بەڕێزان ئێمە وەکو کارمەندان و پزیشکانی سنووری قەزاکانی سەی سادق پێنجوێن شارەزور قەرەداغ دووکان لەگەڵ بنکە و مەڵبەندەکانی سنوورەکانیان ئەمڕۆ 11/11/2019 بۆ دوو مەبەستی سەرەکی گردبوونەتەوە کە بریتین لە یەک لە بەرواری 1/1/2019ەوە دەرماڵەی جوگرافیا لە کارمەندان و پزیشکانی سنووری ئەو شوێنانی لەسەرەوە باس کراون بڕدراون. ئەم لێبڕینەش پاڵپشت نییە بە هیچ دەقێکی یاسایی لە کاتێکدا خودی دەرماڵەکە بە پێی مادەی 12 لە یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 22 ساڵی 2008 دراوە بە کارمەندانی تەندروستی. بۆیە داواکارین هەرچی زووە بڕیار بدرێت بە سەرفکردنەوەی دەرماڵەی جوگرافیا لەگەڵ قەرەبووکردنەوە و گێڕانەوەی ئەو بڕێی کە لەو چەند مانگەی پێشوودا بە نایاسایی لێمان بڕاوە. دوو ماوەی چەند ساڵێکە کارمەندانی تەندروستی دانەمەزراون و دەرچوان بە شێوەی خۆبەخش لە نەخۆشخانەکاندا داوام دەکەن و کەم و کوڕەکانی ناوەندە تەندروستیەکان پڕ دەکەنەوە. بۆیە داواکارین دامەزراندن بۆ کارمەندانی تەندروستی بکرێتەوە و کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەکان بکرێنە کارمەندی فەرمی. لەم بارەیەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین بە زووی وەڵامی داواکاریەکانمان بدەنەوە مافەکانمان بۆ بگێڕنەوە بە پێچەوانەوە لە سەرجەم بنکە و ناوەندە تەندروستیەکان دامانگرتنی تەواوەتی ڕادەگەێنین. بەرنامەی فەرمانبەرانی گرێبەست لە قەزای سەید سادق بۆ بەڕێزان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت ئێمە وەک فەرمانبەرانی گرێبەست لەسەر جەم فەرمانگەن جیاجیەکانی سنووری قەزای سەید سادق وێڕای دەستخۆشیمان لە بڕیاری دامەزراندنی مامۆستایانی گرێبەست لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە هاوکات بە مافێکی سەرەتایی خۆمانی دەزانین ئێمەی فەرمانبەرانی گرێبەستیشدا بمەزرێن و بکرێنە هەمیشەیی. فەرمانبەرانی گرێبەست لە سەرەتای قەیرانی داراییەوە تا کۆتایی قەیرانەکە بە موچەیەکی کەم خزمەتێکی زۆریان کردووە. دەبوو هەر لەگەڵ کۆتایی قەیرانی داراییدا فەرمانبەرانی گرێبەست دا بمەزراینایە. ئەمڕۆ وەک فەرمانبەرانی گرێبەست لە سنووری قەزای سەید سادق دووپاتی داواکاریەکەمان دەکەینەوە. داواکارین لە حکوومەتی هەرێم وەک ڕێزێک بۆ ماندووبوونی فەرمانبەرانی گرێبەست بڕیاری دامەزراندنمان بۆ دەربکات.